بۆ پاڵپشتیکردنی کەرتی تەندروستی و باشترکردنی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە ئاگابوون لە تەندروستیان. دەستگای مرۆیمان پرۆژەیەک ڕائگەیەنێ کە بریتە لە پرۆژەی پەلەچارە. ئەم پرۆژەیە لە چیا خۆی دەبینێتەوە؟ لەوەی کە کۆمەڵێ خۆشببختانە پزیشکی خۆبەخش لە پسپۆڕە جیاوازەکان هەماهەنگ و هاوکاری دەستگای مرۆیی مامن لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، لە سلێمانی، لە ئیدارەی ڕاپەڕین، لە چەمچەماڵ، لە ئیدارەی گەرمیان لە هەڵەبجە. ئەم پزیشکانە ڕۆژانە لە کاتژمێر 9 بۆ 4 ئێوارە ڕۆژانە با بڵێن ڕاوێژ پێشکەش بە نەخۆش ئەکەن، بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە ناتوانن بگەن بە ینی بگەن بە نەخۆشخانە یان پێویستیان بە ڕاوێژی پزیشکی هەیە. پرسیار و ڕاوێژانی کە نەخۆشەکان هەیەە پێشکەش یەکەن بە پزیشکە بەڕێزەکان. هەر پزیشکەیە لە بواری پسپۆڕی خۆیەوە وەڵامی پێویست بە حاڵەتی تەندروستی نەخۆشەکە ئەداتەوە. ئەم پرۆژەیە زیاتر پرۆژەیەکی ڕاوێژکاریە، پرۆژەیەکی پێدانی ڕێنماییە بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە ڕێنمایی پزیشکی هەیە لە کاتێکە ئەگەر نەخۆشەکە پێویستی بە پشکنین هەبێ، پێویستی بە سەردانی خەستخانە هەبێ، ئەو پزیشکە پسپۆرە ڕێنمایی ئەکا کە بچێ بۆ لای چ دکتۆرێک، بچێ بۆ لای چ خەستخانەیەک و پێویستی بە چ پشکنینەکە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکا پێویستیان بە ڕاوێژ و بە ڕێنمایی پزیشکە پسپۆرەکان هەبێ لەسەر خەتن. سەرجەم پسپۆڕەکان لە خۆی ئەگرێت لە هەناوی، نەشتەرگەری، ژنان و مناڵبوون و مناڵانیش. بۆ یەکە ئەم پزیشکە خۆبەخشانە بە خۆشحاڵیەوە کە لە بەیانیان سعات 4ەوە بۆ بەیانی سعاتنەوە بۆ 4 ئێوارە بە شێوەی ئۆنلاین ئەتوانن وەڵامی ئەو هەوڵاتیانە بدەنەوە کە پێویستیان بەم پزیشکانە ئەبێت.